بەڵێ بارسڵاو دەبێم کاتت باشم کاتی تەواوی بینەران باش دیارە چەکدارانی داعش ناوەناوە هێرش دەکەنە سەر بارەگا و مەقڕی هێزە ئەمنیەکانی هێزە ئەمنیە عێراقیەکان و هەروەها ئەو ڕەبیە یانەی کە لە نێوان شارەکاندا دروست کراوە نێرش دەکات سەری لەم نێوەندەشدا لە قەزای دووسقورمات و بە دیاریکراوی لەسەر ڕێگەی دووس تکریت لە نزیک پردی زەرگە چەکدارانی داعش شەوی ڕابردوو هێرشیان کردوتە سەر سوپای عێراق و بەهۆیەوە سەربازێک بریندار بووە کە دانیشتووی ناحیە یان قەزای ئامرلیە لە پارێزگای سەلاحەدین. لە ماوەی ڕابردوودا چەکدارانی داعش جموجوڵەکانیان زۆر بووە واتە تەنها شەوی ڕابردوو جگە لە قەزای دووسقورمات و لە پارێزگای دیالەش بەپێی زانیاریەکان ئێمە هێرشیان کردوتە سەر هێزە ئەمنیەکان و هاوکات لە قەزای داقوق بە هەمان شێوە هێرشێک هەبووە هەرچەندە هێزە ئەمنیەکان خۆیان و پۆلیسی فیدراڵی باس ئەوە دەکەن کە تا ئێستا سەرچاوەی ئەو هێرشە نەزانراو بوو بەڵام ئەوەندەیان ڕاگەیاندووە فێقەی پێنجی سوپای عێراق بورن فڵقەی پێنجی پۆلیسی فیدراڵی کە لە ئێستادا لە قەزای داقوقە باس لەوە دەکەن کە شەوی ڕابردوو بە هەمان شێوە بەهۆی تەقا کە لە چاوژێکی نادیارەوە ئاڕاستەی ئەو هێزە کراوە سەربازێکیان بریندار بووە بەڵام لێکۆڵینەوەکانیان دەستی پێکردو و تا ئێستاش نەزانراوە سەرچاوەی ئەم تەقەیە کوێ بووە بەڵام بەو پێی کە ئەو ناوچانە زیاتر پۆلیسی فیدراڵی کە تەماسیان هەیە یان ئەو ناوچانە سنووریانە لە نێوان ئەو دەشتایانەی کە چەکدارانی داعش جموجوڵیان تێدا هەیە گومان دەکرێت کە چەکدارانی داعش ئەو هێرشیان ئەنجام دابێت. بۆ ئەوە کامەژەم پێدا جموجوڵی چەکدارانی داعش لە ماوەی ڕابردوودا زیادی کردووە بە تایبەت لەم دوایەدا کە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و شەوی ڕابردووش لە سێ شوێنی جیاوازەوە هێرشی جیاوازی چەکدارانی داعش هەبووە بۆ سەر هێزە ئەمنیەکان. پۆلیسی فیدراڵی لە ئێستادا لە ناوچەکە سەرقاڵی لێکۆڵینەوەن بە تایبەت لە قەزای داقوق لە گوندی تل ڕەبعە بە دیاریکراوی لەو شوێنی کە هێرشکراوە سەرقاڵی لێکۆڵینەوەن بۆ ئەوەی سەرچاوە و چاوکی ئەو شوێنە بدۆزنەوە کە تەقەی لێەوە کراوە و بۆ ئەوەی زانیاری زیاتیان دەستکەوێت لەسەر جموجوڵی چەکدارانی داعش لە ناوچەکە. دێمەوە لای تۆ ئەگەر پرسیارێک دەبێت. بەڵێ